ئاس نویسەر خالد تعلۆ قایدی ما خەڵکی شنگارێ ما نوها ئاوارە مەڵکۆمەلگا شاریا ئەبڕاستی پشتی حکوومەتە کوردستانی چەند بریاردان بۆ مرۆڤ ژمالە خۆ دەرنەکەوێ مەژێک ئەو بریاردا ئەم دیوان ڕێنماین داین ئەم بجێبینن و ئەم ژیەک ژمال دەرنەکەبن دا ئەم خۆ بپارێزن ئەژ نەخۆشیە ڤایرۆسا کۆرۆنا پەیامە من ئەوەژی بۆ خەڵکی مەهمیە ئەو ژمال دەرنەکەبن هەتا بێ قۆناغا دژوار دەرباس نەکەن دا ئەم بخێر و سلامەت پێک بە بژین. هەموومان لە مال دەمێنینەوە پابەندی بە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە نەخۆشی کۆرۆنا داوا لە هاوڵاتیان دەکەم لە مالی خۆیان بمێننەوە دوورکەون لە شوێنە قەرەباڵغی و شوێنە گشتەکان پابەندن بە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی. هەمیشتمانیانی خۆشەویستۆک هەموومان دەزانین لە ئێستادا زۆربەی دانیشتوانی زەوی ڕووبەڕووی مەترسێک بوونەوە کە ڤایرۆسی کۆرۆنایە کە ناسراوە کۆڤید-19 ئێمە کوردیش بەدەر نین لەم مەترسیە بۆیە دەبێت پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بین و تاکو لەم بارودۆخەیەواش دەبێتەوە لە ماڵەکانماندا نەچینە دەرەوە بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. Ez wekî hunermend hevaltewanî pabandim ڕێنماییە تەندروستی ماڵا خۆ دەرناکەوم هێوی دارم هەموو ملەتێ me paband bîtin karê zor pê dîne bît mala xwe dernekevîtin û beringalbûna wê nexweşiya koronayê hêvî darim hemû miletê me saxlem bît û selamet bît û hemû lahekîş paband bin van biryara li mala xwe dernekevin hendiya û mavê bû me hatiye diyarîkirin bû parastina xwe û malbata xwe û herwasa miletê xwe. Esek bi xwe xwe li mal mijîl kem vexwandinê û nivîsînê û çend karên taybetê di mal hêvî darim hemû lahek sax û selamet bîtin her serkeftî bît miletê me. سلااوتان لەوێ من سازگار وەک قوتابیەکی شاری هەولێر داوا لە هاوڵاتیان هەرێمی کوردستان دەکەم کە لە ماڵەوە بمێننەوە هەتا وەکو خۆیان و کۆمەڵگەش تەندروست بن. سوپاس.